بەناوی خوای گەورە و میهرەبان. نهێنی بەندایەتی لە ڕووکردنە جەنابی حەق و پەرستش و دوعاکردندا نهێنیەک هەیە بە ناوی نهێنی بەندایەتی. گۆزەی شکاوە بەبێ هەیەجان و خرۆشان گەیشتن بە قوڵایی مەحاڵە. گەرچی خوێندنی قورئانی پیرۆز و ئەوراد و زیکرەکانی بە شێوەیەکی سەرزارەکی و بێهەستانە ئەوە نەبێت کە لێمان داواکراوە، بەڵام گەر بەم شێوەیەش ئەنجامیان بدەین هێشتا کار لەسەر هەندێک لە هەستەکانمان دەکەن و سوودمان پێدەگەێنن. ئومێدمان وەهایە کە ئەو ڕادەکەمەی هەوڵدانی شەروەک دەنگکۆڵەکانی باران ببنە هۆی چەکەرەکردنی تۆوەکانی ناخی زەوی، ئەوەی کە لەسەر مرۆڤەکانیش پێویستە سوودوەرگرتنێکی پەرماناتر و قوڵترە. مرۆڤ بۆ ئەوەی کە پەنجەرەی فراوانتری بەڕوودا بکرێتەوە دەبێت هەندێک زیاتر فشار بۆ خۆی بهێنێ. دەبێ هەوڵ بدە هەموو شەو دەربڕینەکان بە هەست و دەرکێکی باڵاوە لەسەر قوڵاییەکانی دڵی بنەخشێنێت. تێگەیشتنیی بە دەرک و هەست یەک دەکاتە هەزار، بەڵام بە بیانووی ئەوەی ناتوانم بە دەرک و هەستەوە بخوێنمەوە واسهێنانی شەڵە دەبێت. نەبوونی هەمان حاڵەتی بەرزی ڕۆحی لە هەموو کاتێکدا ڕەنگە لە حاڵی دەرونی تەنگەوە سەرچاوە بگرێت. لە ڕاستیدا ئەم حاڵەتەش دەکرێت بە شێوەیەکی ئەرێنی سوودی لێوەربگیرێ، چونکە حاڵی قەبەت ڕێگەی کرانەوەیە بەڕووی بەست دەرونی گوشادیدا. قەبەت هەڵقەی سەردەرگای بەستە.